دووبارە سڵاوتان هەبێت لە تەوەری دۆما لەگەڵ دکتۆر سەربەست نەبی مامۆستای فەلسفەی سیاسی لە زانکۆی کۆیە گفتوگۆکەم دەگومان لە هەولێرەوە لەگەڵمایە پرسی هێرشەکانی تورکیا فشارەکانی ئێران و ئەگەری ڕێککەوتن و نزیکبوونەوەی ڕژێمەکەی بەشارە سەد لەگەڵ حکوومەتەکەی ئەردۆغانە و کاریگەری بە دڵنیاییەوە لەسەر ڕۆژاوای کوردستان گفتوگۆکەم. دکتۆر سلااو لێبێ هیوادارم زۆر باش لوتفە هەیە خۆشحاڵم کە لەگەڵ مایت لە زووم زۆر بەخێر بێی. دکتۆر ئێمە هەڵکشانی هێرشەکانی تورکیا ئابینین، هێرشە درۆنەکانی تورکیا ئۆپراسیۆنەکانیشی بۆ سەر قەندیل و ناوچەکانی دیکە، فشاری ئێران ئەبینین لەسەر حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، ئەگەری نزیکبوونەوەی ڕژێمی بەشارە سەد لەگەڵ حکوومەتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان ئەبینین. هەموو ئەمانە پرسگەلێکن معنین بە کورد، پەیوەستن بە کوردەوە. تۆ جۆرێک لە یەکانگیری لە بینی ئەم هەڵکشانانە ئەبینی، لە بینی ئەم پێشهاتانە ئەبینی؟ دووبارە ئێوارەتان باش هەیە. بە قەناعەتی ئەمە نایتوان یەکیان بخوێنن و شیا بکەن بێ ئێدیکا کارگەری هێدیکا. بەر حاڵی کورد تا ئێستادا بەشن، ئەمە بەلگەیە لەسەر ململانەی ناوخۆیی کوردی و نەبوونی بریاری نەتەوەی هاوبەش لە ناو هێزن سیاسی کوردی ئەم ڕەنگا دێ لە باشوور و لە ڕۆژاواش. بەڵام باش شتێک بڵێم، وەضعی جیۆسیاسی وەضعی ناو دەوڵەتی ڕۆژاوا باشترە لە وەضعی باشوور ئێستا، لەبەر یەکێتی ئەوروپا و ئەمریکا جگە لە وەضعی ناوخۆیی مەبەستم پێ نییە. گرنگی زۆر پێدایە، زیاترە باوەری و متمانە زۆر بە ڕۆژاوا ددن ئەمریکا و ئەوروپا زیاتر کە بە باشووری کوردستان ددن و تا ڕادەیەک ئایتوانم بڵێم یەکیتی ئەوروپا هێزن ناودەوڵەتی ئەمریکا بێزار بووە لەو ململانەی کە ئێستا لە باشووری کوردستان دەبە. ئایا بۆچی تورکیا و ئیران وا دەکێ؟ ئەمە نایتوان، ئەمە دابشکردنی ڕۆلە و دابشکردنی بڵێن نفوزی جیۆسیاسی نیوان هەردوو دژمنی بوونەوەری کوردن. ئەمانە نەهاتنە بۆ پەکەکە، ئەگەر ئەمە دکنە مەهانە، ئەمەی دیکەژی نەهاتنە بۆ کۆمەڵ نە نێزامی خامنەئی نە ریژیمی ئەردۆغان. ریژیمی ئەردۆغان لە هەفتەیە و 2 سەعات 7 هاوڵاتی سڤیل لە کوردستان لە 2 خێزانە شەهید کردە. بەدرو بۆچێ ئەم ئستیباحە، بۆچە ئەم بەعەرەبی دەڵێن عەربەدە، نازان بە کوردی چۆن وەرگەرینم، دیکە و هیچ زۆربەی حکوومەت و حزبەکانی سیاسی و خۆ بێ دەنگ دکن. ئەگەر ئێمە بتوانن فتوایەک ڕەوایەتیەک ببین بۆ حزبین سیاسی بڵێن ئەجندەی سیاسی لەگەل تورک و ئیرانیانە، بەڵام ئەمە نایتوان بۆ کۆمەلگای کوردبین، بۆ نووسەرەکان، بۆ یەکیتی نووسەران، بۆ یەکیتی ڕۆژنامە، بۆ میدیاکاران، بۆ چالاکوانی سیاسی، بۆ خۆ بێ دەنگ دکن. ئەوەندە خوێنی کورد ئارزان بووە و بێواتە بووە لای کوردەکان بخوا. ئەگەر وابێ ئاسانە بۆ ئەردۆغان و خامنەئی خەڵک بکوژێ، ڕۆژانە منداڵان بکوژێ، دارستانان وێران بکەن، زەوی داگیر بکەن و هەر دژمنی ناو عێراقیش ئەوەی بڵێن حەشدی شعبینە و هێزن حکوومەتی مرکزی قەبارەی هەرێمی قەوارە دکن و تێک دەبن و کچکە دکن. و ئێمە دەبینن لە ڕووی حتا مافەکانی دەستوری هەرێمی کوردستان ئێستا هیچ ڕێز بۆیان نەمایە. ئێستا حکوومەتی بەغداد ڕێز بۆ بەندێکی فوتبۆل دەگرێت، زیاتر ڕێزبوون بۆ هەرێمی کوردستان دەگرێت. هەیبەتی بەندێکی فوتبۆل لە لای حکوومەتی بەغدا زیاترە لە هەیبەتی هەرێمی کوردستان. اینجا دکتۆر من ڕاستیەکەی ئەم پرسە بەستمەوە بە پرسێکی دیکەوە، ئەویش بێدەنگی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە بە دیاریکراوی دەسەڵات لای پارتی و یەکێتیە. ئەمە هەردوویان جگە لە هەردوویان ئەمە دیار بووە بۆچی هەردوویان بێدەنگن، بەڵام بۆچی کۆمەلگا بێدەنگە، بۆچی خەڵکی هەولێر و سلێمانی دۆ خۆپێشاندان ناکەن، بۆچی دوێنێ گەنجێک لە ئستانبول کوشتن ئەوە ناکەن، بۆچێ کاکە زۆر شت هەنە کۆمەلگای مەدەنی ئەیتوانێ بکە و ئەیتوانێت دژمن لاواز بکەیت. دکتۆر لە ڕووی سیاسیەوە تۆ بۆم شیکەرەوانێ مامۆستای فەلسفەی سیاسیت، کاتێک یعنی خەڵکێک کۆمەلگەیەک کوردەواری، من هەموو جارێڵم کوردەواری، کاتێک کوردەواری
ئاکتی سیاسی ئەبینێ بەم دەستەمۆیە، دەسەڵاتی سیاسی ئەبینێ بەم دەستەمۆیە، ئەس ناکەی ئەمە خۆ بەخۆ ئەگوازرێتەوە بۆ شعوری کوردەواری و ڕاستیەکەی دەستەمۆیەکە بووە بە بەشێک لە وایە ئەگا حکوومەتێک ڕێز نەگرێ بۆ ئاڵای خوا، بۆ میراتی خۆی نەتەوەی، بۆ سیمبۆلەکانی خۆی نەتەوەی، ئەگە حکوومەتێک یان دەسەڵاتدارێک هەر هیچ دەسەڵاتدارێک لەجێ لە لای خەڵکیش کەم دەبێ، بەڵام نەواتەوەی خەڵک بێلایی بێ، ئەمە نەمانای خەڵک بێزار بێ، ئەمە بەلگەیە کە کۆمەلگا بخوا. ئێستا دەستێوردانی ئایدیۆلۆژی زۆر لە ناو کۆمەلگای کوردستان بووە، لە زانکۆکان تا خوێندنی بنەرەتی، لە هەمی ئاستەیان دەستێوردانی مەبەست و بە پیلاندانان تایبەت لە لاین ڕاوتەکانی ئیسلامی سیاسی لە دەستێوردان دەکەن کە کوردایەتی تشتێکی ناشرینە، لە لای خەڵک باوەری بە کوردایەتی زۆر و سوکایەتی بە کوردایەتی دەبێ. ئێستا ئەمە بەلگەیە نەمانایە لە هەمی وڵاتان ئەگەر دەستەلاتدارە گەندەڵ بێ، ستەمکار بێ، تۆتالیتار بێ، خەڵک باوەری بە نەتەوەی خۆی تێنێ، خەڵک واز لە نەتەوەی باوەری مناینی. ئێمە دوین بەهاری عەرەبی بۆ ئەوە بوو باوەری بە دەسەڵات نەتکردن، بەڵام لە تونس باوەری بە تونس دکردن، خەڵکی تونس متمانە بە تونس دکردن، مەسر عینی شت بوو، و سووریا نا، سووریا وەضعکی جوازە. بەهەرحاڵی ئەمە مبرر نییە ئەگە دەستەڵاتێک یان حزبك وابێ لە هەرێمی کوردستان خەڵکیش خۆ بێزار بوو. اینجا دکتۆر ئەمە ئەزانی چیم بەڕاستی ئەمن دەبینم بۆچێ ڕۆشنبیران خۆ بێدەنگ دەکرد، ڕۆژنامەنووسان خۆ بێدەنگ دەکرد. جا دکتۆر من ئەگەر ڕێم بەی ڕاستیەکەی پرسی، ینی ئەمویست بڵێم بۆ مەبەستم کوردانی پارچەکانی دیکە بوو تایبەت بە هەرێمی کوردستان، تایبەت بە باشووری کوردستان، هەم حیزبەکانی ڕۆژهەڵات هەم پارتی کرێکارانی کوردستانیش لە عەرەبیا شتێکەیە ئەڵێ المتەخەتی بفلان عەریان، ینی خۆتە زانی، ینی ئەوەی کە خۆی داپۆشێ بە فلان کەس جا بە پارتی بێیان بەیەکێتی ڕوتە زۆر باشە. ئێستا ئەم قسەیە ڕاستیەکەی هەم بۆ حیزبەکانی پارچەکانی دیکەی کوردستانیش ڕاستە کە ئەوەی خۆی بە پارتی یەکێتی داپۆشێ ڕوتە هیچی لە بەرانیەوە. ئێستا ئەی بینین ئەمە یەک دوو ڕاستیەکەی ئەمە بۆ خەڵکی کوردستان خۆشی ڕاستە کە دوو ڕۆژی تر ئەگەر نەک بۆ دوو ڕۆژی تر ئێستا هەڕەشەکە خۆی لەسەر خەڵکی باشووری کوردستانەوە یەکێتی و پارتی هەموو جونگەکانی دەسەڵاتیان لە هەرێمی کوردستان و کۆمەڵێک پۆستی دیکەیشان لە بەغداد هەیە و ناتوانن تەنانەت وشەیەکیش بڵێن. کاکە لە کاتی ئێریشکردنی تورکیا و چەتەکانی ئیسلامی سیاسی لەوێ لەسەر عەفرین لە پێش بارگای UN لە هەولێر من قسەیەک گۆ مگو ئەوەی ئەمڕۆ خۆ بێدەنگ بکێ بەرامبەر ئەم ئێریشە لەسەر عەفرین سبێنێ خۆ بێدەنگ بێ بەرامبەر خوانەکێ ئێریشێک لەسەر دهۆکیان لەسەر هەولێر ببێ. هۆشیاری نەتەوی، هۆشیارین تیما ئەگە لە لای نەتەوەک یەکسان نەبێ نابێت و بەحس بکە ئەمە نەتەوە، ئەمە ئەومان نییە. ئێمە بێلایینە بەرامبەر تراجیدیای خۆم لە پارچەکانی دیکە کە ئێمە بەرامبەر ئەوانیش بێلایینە، ئەمە بەرامبەر تراجیدیای ڕووداوەکانی کە لە ناو خۆیش دەبێ ئێمە بێلایی دەبێت. ئەمە بەلگەیە لەسەر لاوازبوونی هەستی نەتەوی لە باشووری کوردستان لە پارچەکانی دیکەش. لەبەر دەبینن ئێستا ڕسمی بەدرەدین الحوسی هەوارە وەرە لەوێ گوێ بدەمن، ڕسمی بەدرەدینی حوسی ئەوەی لە یەمەنە لەبەر چەند موشکی فشە بەسەر ئیسرائیلدانە ئیسلامی سیاسی لە باکووری کوردستان لەسەر سوورێ دیاربەکر ڕسمەکی 10 مترۆ بە 4 مترۆ بەرز کردە. ئەمە تێناک لە فکری سیاسی تێناکەم، لە فکری نەتەوی تێ بۆ کورد وایە. ئەمە تراجیدیایە گەورە لە عقلی سیاسی کوردی و عقلی کۆمەڵایەتی کوردیە سەبارەت بە هۆشیاری بەخۆیتی. اینجا با ئەمە دووری تەنزیری فەلسەفی و سیاسی بن. کاکە تورکیا و ئیران هەردوو لای لە دوای ئستفتا بریاریاندایە هەرێمی کوردستان وەک هەرێمێک فیدرالی نەمینێ. بە ئەمە یعنی جێ متمانە بێ، ینی جێ باوەری بێ، قەناعەت بێ لە لای ئێوە.
ئەمە لەگەڵ عێراق و ئێرانیشە، یعنی لەگەڵ عێراق و تەنانەت سووریا وە ئێران و بزوتنەوەی ڕێزگاری خوازی کوردستان لە 3 پارچەیان دوێ نەمینێ لە ڕۆژهەلات، لە باشوور، لە ڕۆژاوا. ئێستا ئینانی سۆبای تورکیا، هێریشن سۆبای تورکیا لەسەر باشوور و تورکیا دوێ بارگای خۆی چەکداری لە زاخۆوە تا تلعفەر دامەزرین. ئەمە دوێ دابەرانێک ئەو برینێک نیوان دیمۆغرافی نیوان باشوور و ڕۆژاوا دروست بکێ و ئەمە خەتەرترین شتە پاشی شەڕی چالدیرا لە تاریخی کورد دەبێ. ئەمە ئێوارەی پشتی ئیستفتا سەرۆکن ئەرکانی هەر سێ دەوڵەتان کۆبوون لەسەری و بریاردان بەو مەسەلانە. جا دکتۆر ڕاستیەکەی ئەمە پرسێکی گرنگە و من ئەمەوێ زۆر بە کورتی ئەوم بۆ شیکەیتەوانێ. هەموو ئەمانە بەستراون بە ڕووداوە هەرێمیەکانەوە بە دڵنیاییەوە. ئاراستەی ڕووداوە هەرێمیەکان بە ئاراستەی زیان بە کورد، بە هەرێمی کوردستان، بە ڕۆژاوای کوردستان ئەکشێت ئەڕوات یان پێدەچێ وان نەبێت. بە کورتی بۆم شی بکەیتەوە. ئەگە کورد وا لە ناو خۆی لاواز بن ئەو پرۆپەگەندای فشە ئێستا کە دەبینن بەر ئەلبژارتنی لە ناو باشوور ئەو یعنی تشتێکی کاریکاتۆریە. ئێستا پرۆپەگەندای هەلبژارتن لە باشووری کوردستان بەڕاستی تشتێکی زۆر کاریکاتۆری ڕاستە. یعنی من ناوێ قسەیەک تونتر بڵێم، یعنی ئەمە هیچ ئەمە گاڵتەیە بە مشکی خەلک، ئەمە نەخیتاب سیاسیە. ئێوە نەململانە دکن لەسەر نانی خەلک، مەعاشی خەلک، مافەکانی خەلک، مافەکانی کورد لەسەر مادەی 140 ململانە ناکرد. ئێستا لەسەر پشتنە زۆر سوک و هەرزان ململانە دەبێ. ئەمە حتا ناوی پرۆپەگەندە لەسەر بەکارنای. بەرحالی ئەگە بریاری نەتەوەی کورد وا لاواز بمینێ ئەمە زیانی زۆر گەورە بین لە نزیکەوە. با کورد باش بزانبن تورک و ئیرانی ڕ ناوەستن لە ئێمە ئەگەر باشوور خۆ بێ بەرپرسیار ببینێ سەبارەت بە ڕۆژەکە خلاف ململانە نیوان پەکەکە و پارتی با بمینێ و بەردەوام بێ، بەڵام لە ناو بازنی کوردایەتی بێ. لە دەرەوەی بازنی کوردایەتی دەبێتە تشتێکی خراپ. ململانە نیوان یەکێتی و پارتی با بمینێ، بەڵام لە ناو بازنی کوردایەتی بێ. لە دەرەوەی بازنی کوردایەتی اینجا گرفتەکە زانی چیە دکتۆر؟ زۆر بە کورتی ئەوەیە کە ڕاستیەکەی لای قسەی خۆ عەفوتەواو بوو. دەیڵ ئێستا ئەمە کارگیری لە چیتکێ؟ ئەمە کارگیری لە ڕای ناودەوڵەتی دکێ، لە ڕای گشتی دکێ و لە ڕای فەرمیش دکێ. پێش 10 ساڵان لەبیرتانە کە ئەمریکا بوو یان دەوڵەتێن ئۆروپیت گۆ کاکە کورد هەلگری ئاڵای دیموقراتی و پێشکەوتنن لە ڕۆژهەلاتی ناوین وەکی نەتەو و دبابێ ئێمە بەشگریان بکن ئەوان بپارێزێن نەتەنیا لە هەرێمی کوردستان لە هەمی پارچەکانی دیکە. ئێستا ئەو باوەریە زۆر لاواز بووە. کاکە ئەمریکا چەند جارە لە یەکێتی و پارتی داوا کردیە کاکە هێزەکانی خۆت بکنەیەک، هێزین ئەمنی بکنەیەک، هێزی پێشمەرگە بکنەیەک. ئێستا نایکرد. دکتۆر نەتکردن ڕوونە دۆخەکە لە باشووری کوردستان سیاستکردن کوردایەتی لە باشووری کوردستان زۆر ڕوونە. ئەوەی ماوە حەزەکەم 2-3 دقیقە ماوە تایبەتی کەم بە ڕۆژاوای کوردستان. ئەگەری کۆبوونەوەی بەشار ئەسەد و ڕەجەب تەیب ئەردۆغان تقریباً بووە بە پرسێکی 100% و یانوان نییە کاریگەری ئەمەم پێ بڵێ لەسەر ڕۆژاوای کوردستان. کاکە پێویستی هەردوو لایەن بە یەکتر هەیە و هەردووان قەناعەتیان هەبوو لە ڕۆژی دەستپێکی ئەم ململانە کە لە دواییدا پێکەوە دانیشون پێکەوە ئەوە دەکەن. بەڵام ئەردۆگان نایتوانێت هەنگاوی زیاتر بەرامبەر بەشار ئەسەد بدەیت. لەبەر ئەمریکیە هۆشداری پێدایە نابێت تەطبیع ببێت، تەطبیع نابێت، بەڵام تەنازولات دەبن، تەنازولات ئەولا دەبن. بەشار ئەسەد هۆست ویست دلپاکی خوا دیار بکێ بەرامبەر ئەردۆگان ئەو عەشیرێن عەرەبە هێریشکردن لەسەر ڕۆژاوای کوردستان ئەوەی کە پێش ئێستا داعش بوون و پێش ئێستا سەدامی بوون، لا ئینگری سەدام حسێن بوون پێش ئێستا پێشتریش و پاشی گەڕاین بۆ بەشار ئەسەد و ئەمانە هێریشکردن هێریشەکە لەگەل پشتگیری ئیران بە چەکی ئیرانی هێریش کرد. ئەوە شکست ئامانجی خۆجی من زۆربیان کوشتن، زۆربیان بەدێل گرتن، ئێستا نەما و ئێستا گۆتاری ئیدارە، گۆتاری سیاسی ئیدارە
زۆرتر تونتر بووە لە هەمی کاتی بەرامبەر بەشار ئەسەد بە سەریحی دەڵێن بە بەشار ئەسەد تو مافی کورد و مافی فیدرالیە جی بەجێ نەکەی لە حیاتی خۆ ئەم زەویە نابێ پارچەک لە سووریا ئەمە نامەی فەرمی پێیان گاندیە جگە لەوەی هێریش بە سۆبای ریژیمی ئەسەددانە گوتین پێ ئەگەر وا نەکەن ئێمە وا دەکرد هەتا بە ڕووسان گوتن بە ڕووسان توزانێ لە کۆبوونەوەی لە حمێمیم بووی نوێنەری قەسە چی پێیان گوت ئەگەر ئێوە پشتگیری ئەم میلیشیاتی حەشدی شعبی لە دێرە زۆر بکن ئێمە ئۆکرانیان تێنن ڕۆژاوە ئەمە هێزن ئۆکرانیان تێن ڕۆژاوە و شەر لەگەلتان دکتۆر سەربەست ئەم قسانە بە پشتگیری ئەمریکا ئاکرێ یان نا بەڵێ هیچ باوەڕ مەک یەک هەڵوێستی یەک بریاری کچکە لەوێ ببێ تایبەت بە قەسەد بێ ڕای ئەمریکیان و پشتگیری ئەمریکیان کورد بە تەنێ نایتوانن بکەن با ئێمە ئەوەندە ینی قسەی قۆڕ نەکەن مەواقعی بن لە ڕووی سیاسی بەڵام کورد ڕێخستنیان هەیە ڕێک و پێکن و جێمتمانەنە ئەمریکیان بە سەریحی بە تورکانیش گوتیە نابێ هێریشێکی دیکە ببێ لەسەر ڕۆژاوای کوردستان و نابێ ئەم ئەزمونەتێ و ڕۆژاوای کوردستان هەر لەگەڵ بەشار ئەسەد تیفاقیش ناکە ئەوەیژی زان دکتۆر بەڵام زۆر بە کورتی هەڕەشەی ڕووسی هەیە لەبارەی ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان دێت ئەمریکا پشت لە کورد بکامە بەستی کوردی سووریایە ڕۆژاوای کوردستان ئەمڕۆ یەک مەگەزین ینی یعنی تورکی بڵاو کرد باشە لەسەر زمانی بەرپرسیانی رووسی لەو چەند ڕۆژە کۆبوونەوەیەک ئەمنی سێقۆلی رووسی بمکنە چارقۆلیش بە ئیرانیش تورکی سووری بن ژێر ناوی دژی تیرۆر دەبێ و ڕێکەوتنی ئادەنا تازە دەبێ ڕووسان بێزار بوونە دەستی خۆش شیشتن کە لەگەڵ قەسەد ئەتیفاقاک بکن و دیارە ئەمریکی باش متمانە بە قەسەددایەن و لەگەڵ ڕووسان ئەوە نەکن و ڕووسیش بێزار بوون لە قەسەد کە نایتوانن چیان پێکرێ بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان دکتۆر زۆر بە کورتی رووسیا ڕاستوخۆ ئێریش ناکێ لەبەر پێش ئێستا ئێریش کرد لەسەر دێرازۆرێ لە ڕێگای ئەو میلیشیاتی رووسی ئێڤاگنەر ئەو وەختە ئەمریکیان بە سەدان کوشتن لە پێش چەند ساڵێکی لەبەر وانە ڕووس نەوێرن ئێریش بکن لەبەر بەرامبەر ئەو ناوچەیە ژێر نفوزی ئەو پێ بڵێن قواعد منع الاشتباك نفوزی ئەمریکیە ڕژێمی سووریا چی و تورکیا چی هەلا تورکیا نایتوانێ تورکیا ئێستا دوێ مژوولە بە مەسەلەی پەنابەران شەڕێکی فەرەوانە ناکێ وەکی جان بەڵام هەر دەرونی خۆ بەکارێنێ هەم تیرۆرکردنی خەلکەی کێ هەم بڵێن ئینفراستراکچەر ئەو بناغی ماتریال ئەیتێک ببێ لە ڕۆژاوە ئاوە کارەبەیە ڕێگانە ئەو ڕوونە ئەمە ڕووس تورک هێریش نەما لەسەر ڕۆژاوە دەمینێ بە قەنەعەتی من چارەسەری چۆن دەبێ ئێستا قسە هەیە کە پەکەکە و تورک دووبارە گفتوگۆ دەکەن لە برۆکسل لەو ماوەی مانگەک مانگونی وەک ئەمە نازانن لەبەر بە پێ خوێندنی سیاسی ئەردۆگانەی ناچار بێ لە ئەخیر بێ دەستور دووبارە بگوارێ لەگەڵ حیزبی جمهوری و لەگەڵ هەدەپ بگەڕێ ڕێژیمی ینی ئەنجومەنی ینی بەرلەمانی ڕێژیمی بەرلەمانی واز لە جمهوری نظامی جمهوری ریاسی بێنێ عفۆ نظامی ریاسی بێنێ و قەنەعەتی من ئەردۆگانێ بۆ خۆدووری هیچ تووشی تراجیدیەک یان کێشەیەک نەبێت لە داهاتووی خۆی سیاسیدا ناچارە لەگەڵ ئەوانە ڕێکەفتێک بکێ ئەگەر ئەو ڕێکەفتن بوو وەدەی چارەسەری لە ڕۆژاوە ئاسانتر دەبێ ئەمە شتێکی تازە بوو بۆ من بە دڵنیاییەوە دکتۆر سەربەزنەبی دەڵێم زۆر چاکە دکتۆر سەربەزنەبی مامۆستای فەلسەفەی سیاسی لە زانکۆی کۆیە گەلێک سوپاس لطفە هەیە سپاس بۆ سەرنجیەوەش